السلام عليكم كردينا أحوالتان ملا باش إن شاء الله. أمرك باسي ولاياتي شتر دكين أويش ولاياتي بتاتي أويش ولاياتي أيداهو كابا بتاتي مشهورة خريطة كتاب بين شاندم أوزا باسي دكين بوردي ولاياتي أيداهو زيرانة لقل ولاياتكاني واشنطن سياتل أوريغن هەروەها نێڤادا یوتا وایۆمینگ لەگەڵ مۆنتانا. ویلایەتەکە زۆر گەورە نییە وەکو مەساحە و هەروەکو عەدەدیش زۆر نییە. تەماشای مەساحەکەی بکەی خوارەوەی تەقریبەن ناوەڕاستی ئەمریکایە کەسی لای سەرەوەی درێژ بیتەوە تا حدودی کەنەدا چووە. ویلایەتێکە لە هەفتی 1990 بوویتە ویلایەتی 43مینی ویلایەتی ئەمریکا. ژمارەی دانیشتوانەکەی 1,900,000 کەس دەبیتن لە حسای 2021 یعنی زۆر گەورە نییە. ئەم ویلایەتە لە ناوخۆ بە پەتاتە مەشهورە چونکە پەتاتەی 12 نوع پەتاتی تێدایە. ئەو چیپس و ئەوانەی دەخورێتن هەمووی لەوێن دەدێتن پەتاتیان گەلەگەلێک زۆرە. ویلایەتی ئایداهۆ لە ئەسڵاندا ئەم ویلایەتەش بە جێم مەشهورە. جێم ستیت یعنی بەردی بەنرخ. جێم لە ئینگلیزی یعنی بەردی بەنرخ. نزیکەی 72 بەردی بەنرخی لێ دەبیندرێتەوە. هەندێکیان زۆر شاز و دەگمەنەکەوە لە سەرتاسەری جیهان نیە، تەنها لە ئایداهۆ هەیە. ئایداهۆ ویلایەتەکە بە سۆر مەشهورە. لە 64ەوە هەر ڕپۆبلیکان بووە، هەر کۆماری بوونە. 44 کاونتی هەیە ینی بەلەدێ هەیە. ترامپ لە انتخابی ئاخیری تقریبان 41 بردەوە، 41 کاونتی بردەوە لە 44 کاونتی. لێوێ بە کۆماریەکان مەشهورە. بە حکمی ئەوەی شاخ و داخی زۆرە، شوێنێکی زۆر خۆش و دڵگیرێکە لێ بچی. تەمەن عاسیمەکەی ناوی بۆیزیە. بۆیزی من لێ تێدا نەژیاوم، کوردی هەندێک لێیە، بەڵام برادێک مەنۆختی خۆی لێوێ ژیا بوو، گوتی بەڕاستی لەبەر عونسوریەتەکەیان بەجێم هێشت. تۆزە گەرەگەز پەرستن ویلایەتی ئایداهۆ. چەند شوێنێکی زۆر خۆشی تێدایە. چوومەتە وێندەرێ ئەوەی تێدایە توین فۆڵسی تێدایە یعنی دوو شەلالەکە. ڤیدیۆم لێگرێتی ڕسمیشم بڵاو کردەوە بەڵام ڤیدیۆی گەشتان ماداینم. گەورەترین هەتا نایاگرایی بە خۆر ئاوای پێدەڵێن ئێستا لە ئەمریکا شەلالات نیاگەرا هەیە لە بینی حدودی گاڵی ئەمریکا و کەنەدایە لە لای شاری بافەلۆ لە نیویۆرک. زۆر گەورەیە کە بینیتان ڤیدیۆ یەکەمدانەیە و هەروایە هەمان شەلالیش هەیە ئەوها گەورە لە ئایداهۆ هەیە، پێی دەڵێن توین فۆڵس. زۆر گەورەیە. ئەگەر خەڵک حەزی لێیە با بستێوێنرێت توین فۆڵس. شوێنی تریشی لێیە، هەندێک شتی لێیە زۆر عەزیبە. مەسەلەن چەقی زەوی لەوێندەرە، چەقی زەوی مەسەلەیە پێتان سێروی نقطەی یان ناوەڕاستی زەوی. ئیتر مەنهۆڵەکە لە یەکی لە کاونتیەکانە لە لای سەرەوە، یەک لە بەلەدیەکان. مدیر بەلەدیەکەی وێندەرێ گوتی کەس ناتوانێت لۆم بسەلمێنیتن کەوا چەقی زەوی لە چێندەرە. من ئێرە دەکەمە چەقی زەوی. مەنهۆڵەکی دانایە سەر مەنهۆڵک دەڵێ ئێرە چەقی زەویە، یعنی هە لۆ خۆشی خۆی کە چێزا بووی دە ڕسمیش خەڵک زۆر سەردان دەکات چەقی زەوی. کاتبە چێمری چیە؟ ئێرنست هێمینگوەی ڕۆمانێکی هەیە ناوی ئۆڵد مان ئەند دە سی، زۆر معروفە. زەریا و پیاوە پیرەکە و زەریا. قەبرەکەی وی لەوێندەرە لە ئایداهۆیە. لە هەمان کاتدا یەکێک یانی ئەو کاتی کە درێژترین پیاو بوو لە هەموو عالەم، پیاوەچیان زۆر درێژە بوو، ئەویش مرد. تقریبەن چەندین ساڵە مردیە، 56 ساڵ لەبی زیاتر مردیە. بزڵ بەبیر منە تاریخی، بەڵام ئەو کات ئەو لێوێندەرە بوو، هەتا پێڵاوەکەی وی لێوێندەرە، پێڵاوی درێژترین پیاوی عالەم. پێڵاوەکە لێوێندەرە زۆر گەورەیە. یعنی ئەوە لە شتە عەجیبەکانێکی خەڵک سەردانی دەکاتە ئایداهۆ. ئەوش بە شێوەیەکی گشتی کورد ئایداهۆ. هەر خۆش بن.